بەهۆی بەرزبوونەوەی نرخی خواردن و خواردەمەنی و بنزین و بەگشتی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵکی کاریگەری زۆری بەسەر هاوڵاتیان و بەتایبەتیش کاسبکاران و کەسانی کەم دەرامەتەوە دروست کردووە. ئەم کاسبکارە وەک باسی دەکرد 31 ساڵە لە بازار کار دەکات. باسی گرانی کەلوپەل و هۆکارەکانی دەکات. بنزین بتە 1200 نه تەمەشا دەکەی ڕوون گران بووە، برنج گران بووە، شیر گران بووە، عفازە گران بووە، یعنی ئەتۆوەرە پێدا بڕۆ جلوبەرە گران بووە، هەموو ئەشیاکان گران بووە. هەندێک ئەشیا لە دەرەوە دێتن، هەندێک ئەشیای ناوە خۆمان، هەندێک ئەشیا ئەتوو لێ سەبەبی ئەم لێ سەبەبم کە گران بووە. دەبی لەو حاڵەتە ئینسان زەمیر و وجدانی خۆی مرتاحکە. کاسبکارێکی تری نێو بازار گرانی بازاری بەشێکی بۆ بەرزبوونەوەی نرخی بنزین گەڕاندەوە. قاڵە گرنگکە زیاتر لەسەر سوتەمەنیەکە ڕاداوەستی بتێنێتی ئەوڕۆ سوتەمەنی گرانە گەیاندن گەلە زەحمەتە. ئەتوو ئەگەر تەماشای بکەی شار زۆر گەورەیە. ئەتوو لە برێن مەخزنەکان لە منتیقەی گوێڕ و لای برێن لە منتیقەی گوێڕە ئەو ئەشیانە کە دێتە ناو شار کە دەستە مارکێتەکان کە دەستە ئەو جیانە یان دەستە قەزا و ناحیەکان طبعاً سعرەکە دەخرێتە سەر ئەو گەیاندنەکەی دەخرێتە سەر ئەو بنزینەکەی کە بنزینەکە چەند گرانە شتەکە دەخرێتە سەر ینی سەر بنزینەکە توێ لەبەرەوەی بنزینەکە گرانە. هاوڵاتیان داوای ئەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە چاودێریەکی چڕی بەسەر بازارەوە هەبێت بۆ ئەوەی هیچ بازرگان و کەسێک قۆڕەخکاری لە کڕین و فرۆشتنی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵکی دانەکات. هەر مۆڵێکی دلێ خۆت فرۆشت هەر دکانێک و سعرەکە هەنیەکە حکومەت ژی پێدا چوونێکی دیدۆ بکەتن بێشتی سعر هێدنە سابت دانێتن خەڵک ژی نەزین بازرگان ژی نەشێن تەشگرانکە. لای خۆیەوە پەرلەمانی کوردستانی عێراقیش سەبارەت بە گرانی بازار و بەرزبوونەوەی نرخی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان کۆبوویەوە. بابەت راپۆرتی هاوبەشی لە وزارەتی بازرگانی و پێشەسازی هاوکاری زیاتری ناوچە پێشەسازیان بیت. هەوڵ بدات بۆ کەمکردنەوەی نرخی تێچووی هاوردە و بەرهەمهێنانی کالا لە ڕێگای دابینکردنی سوتەمەنی کەمکردنەوەی باج کەمکردنەوەی نرخی کارەبا هاوکات پێداچوونەوەیەکی بەپەلە بکرێت بۆ کاری کۆمپانیەکان لە خاڵە سنووریەکان و کۆمپانیە زیاد و نەپێویستەکان لا ببرێن بۆ کەمکردنەوەی بارگرانی و زیادکردنی داهاتی حکوومەتی هەرێم. پەرلەمان بانکێشتی وەزیری بازرگانی و پێشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانی کردبوو سەبارەت بە هۆکارەکانی گرانی نرخی بازار و پێداویستی ڕۆژانەی خەڵکی. وەزیری بازرگانی و پێشەسازی لە پەرلەمانی کوردستانەوە لە پرس کۆنفرانسێکدا ڕایگەیاند ئەوەی لەدەست حکوومەتە چاودێری بازار بکەین و نەهێلین قۆڕخکاری بکرێت و ڕێگری بکەین و ئەوەی پەنا بۆ گرانکردن ببات ڕوبەڕووی سزای یاسایی دەکەینەوە و چارەسەرێکی تریش ئەوەیە بە هەماهەنگی هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمەوە بتوانین بەرهەمی ناوخۆیی زیاد بکەین بۆ ئەوەی پشت بە بەرهەمی دەرەوە نەبەستین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.